بەناوی خوای بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیام. بەرنامەی ئەم جارەی بە دووەداچوونم دەمەوێت بگەڕێم و بە دووەداچوون بکەم بە شوێن ساختەکاری لە هەڵبژاردندا. بزانم ساختەکاری چۆن دەکرێت، کێ دەیکات، لە بەرژەوەندی کێیە. ئێستا و داتا و ئەو زانیارانەی کە بڵاو دەبێتەوە لەسەر ڕێژەی ساختەکاری لە ناو تۆماری دەنگدەراندا کە نزیک بە 900,000 دەنگ باز دەکرێت. بزانین چۆن ئەم تۆمارە پاک دەکرێتەوە، چی بکەین بۆەوەی کە تۆی دەنگ دەربێ هیوانە بیت و باوەڕت وا بێ دەسا و دەستکردنی دەسەڵات هێشتا لە هەرێمی کوردستان لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە دەبێت. بۆیە لەگەڵم وەرن دەمەوێت بچمە لا یەکێک لەو ڕێکخراو سەنتەرانەی کە بە دووەداچوونەکانی کردووە و دوا بەدوای ئەوەش سەردانی کۆمیسیۆن بکەم لەسەر چۆنێتی پاکردنەوە و دوایەوەش سەردانی لایەنە سیاسیەکان بکەم ئەو لایەنانەی کە دەیانەوێت هەڵبژاردنێکی پاک و بێگرد بکرێت و باوەڕیان وایە هەمیشە ئەوانن کە بۆی ساختەکاریەوە دەنگەکانیان کەم دەکرێت. لەگەڵم بن. بە دووەداچوونەکانمان لەسەر ساختەکاری لە هەڵبژاردنەکان ئێمە گەیاندووە بە جەنابەت بە نووسێتۆکەی جەنابەت و دیارەوەش راپۆرتێکتان هەیە تۆماری دەنگدەران لە نێوان بێگەردی و ساختەکاریدا. ئەوەی کە لەم راپۆرتەدا بۆتە جێگەی سەرنجی خەڵک و لایەنە سیاسیەکان بەشێکیان باوەڕم وایە سەرنجەکەیان لەسەر ئەمەیە کە چۆن ئەمە کەشف بوو، بەشێکیشیان باوەڕوانەیە چۆن 900,000 دەنگی ساختە لە ناو هەڵبژاردنەکاندا هەیە چۆن پاکیکەنەوە. ئەم 900,000 دەنگت لەکوێ هێنا، ئەمە مارک لەکوێ هێنا؟ داتاکان لە چۆمان هێناوە؟ داتاکان هەمووی ئەو داتایانن کە خودی کۆمیسیۆن کاری پێ دەکات. خودی ئەو تۆماری دەنگدەرانەیە لە لامان کە کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێم لە بەغدای وەرگرتووە ئەوەی کەوا دەنجی پێدەدا و تەنانەت جۆرێک لە گەڕەلاوژەیەکیش هەیە لە تۆماری دەنگدەران. ئێمە نزیکەی هەموو ئەو تۆمارانەمان لایە کە کاری پێ دەکەن و کاریشی پێ ناکەن، چونکو بەداخەوە لەو گەڕەلاوژەیەدا ڕفراندۆم بە نمونە بهێنینەوە. بۆ نمونە لە کاتی ڕفراندۆمدا لە یەک کاتدا کۆمیسیۆن کاری بە 3 تۆمار دەکرد. تۆمارێکیان ئەوە بوو کە ئەلکترۆنی بوو لەسەر وێبسایتەکەیاندایان نابوو بۆ ئەوی هاوڵاتیان ناوەکانی خۆیانی پێ بدۆزنەوە. تۆمارێکی تریان ئەوە بوو کە لەسەر دەرگای بنکەکانی دەنگدان هەڵواسرا بوو بۆ ئەوەی هاوڵاتی بزانێ ناوەکەی لەم بنکەیەیاننا. تۆمارێکی تریان ئەوە بوو کە لە ژوورەوە بوو لە لای کۆمیسیۆن بوو کاتێک دەچوی دەنگ بدەی 3 تۆمار کاری پێدەکرا و هەر 3 تۆماریش لە یەکتری جیاواز بوو. ئەمە جۆرێک بوو لەو گەڕەلاوژەیەکەوە هەبوو. داتاکانی ترمان لە چی وەرگرتووە؟ بەشێک لەو داتایانە هی وەزارەتی تەندروستیە ئێمە دەستمان کەوتووە. داتای بەڵێ وەزارەتی تەندروستی هەرێمە کاتێک باسی ناوی مردوو دەکەین. بەشێکی تر لە داتاکان کە ئێمە دەستمان کەوتووە ناوی دووبارەیە لە ئەنجامی گەڕانی خۆمانە لە نێو ئەو داتایە کە هەیە دەرماهێناوە بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی تری دەرەوەی هەرێم، بۆ نمونە لەگەڵ مووسڵ، بۆ نمونە لەگەڵ کەرکووک. ئەمە خودی تۆمارەکەیە کە ئێمە لەبەر دەستمانە. کاک دکتۆر 900,000 دەنگ ئەگەر کورسیە وەکو ساڵان 20,000 دەنگ بێت 45 کورسی دەکات. ئایا دەکرێت پێمان بڵێن دەنگدەری تایبەت 184,000 دووجار دەنجیان نەداوە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە ئێستاشدا کە دەکرێت؟ پێویستە ئەمە یەک بخرێت و بە یەک جار دەنگ بدەن. ئێوە چۆن نەزان دووجار دەنگیان داوە؟ لەبەر ئەوەی لە ڕۆژی دەنگدانی تایبەتدا کە 2 ڕۆژ پێشترە هەموو دەنگدەری تایبەت دەچێت دەنگ دەدات، سندوقەکان پڕ دەکرێتەوە. بەڵام لە ڕۆژی دەنگدانیشدا ناویان لە تۆماری دەنگدەراندا هەیە. بەڵێ بێگومان ئایا دەتوانن ئەمە بسەلمێنن بڵێن وانە؟ ئایا دەتوانن ئەوە بسەلمێنن کە ئەو ژمارە زۆرەی دەنگدەر کەوا ناویان لە تۆماری دەنگدەرانی هەرێمدا هەیە و لە تۆماری دەنگدەرانی پارێزگاکانی تری ناوچە کێشە لە سەرەکانی مادەی 140دا هەیە دووبارە بوونەتەوە وانین؟ ڕێژان چەند بوو؟ ڕێژەکە تەنها هەولێر لەگەڵ مووسڵ و کەرکووکدا نزیکەی 95,000. جگەلەوەی هیچ سلێمانی هێشتان داتاکەمان تەواو نەکردێ. بێگومانین ئەوەش ڕێژەیەکی شتێک لەمە کەمتر یاخود زیاترە. ئایا دەتوانن ئەمە بسەلمێنن؟ ئایا دەتوانن ئەوە بسەلمێنن کەوا ژمارەی مردووان بەپێی ئەو داتای ئێمە بڵاومان کردوێتەوە کە نزیکەی 218,000 کەسە، بەڵام داتایەکەی خودی کۆمیسیۆن 242,000 کەسە، ئێمەش زیاترە.
ژمارەی مردووان ئەم ژمارەی مردووانە تەنها ئەو کەسانن کە لە ساڵی 2001 تاکو 2017 مردوون هی هەرێمی کوردستان ئەوانەی تێدانە کە بەر لە ساڵی 96 مردوون چونکو ببوورە بەر لە ساڵی 2001 مردوون ئەوانەی تێدا نییە چونکو ئەم فۆرمی خۆراکە لە ساڵی 96 دروست کراوە لەو بنسینەیەوە هاتووە و ئەوانەشی تێدا نییەکەوە مردوون و ناویان لە وەزارەتی تەندروستی تۆمار نەکراوە نەخێر ئەوانەش 1946 شتێکی ئاوایە تەنها بۆ داتایەک بۆ بەرچاوخستن ئێمە ئەوەمان دەرێنا نزیکەی 12,000 کەسی تێدایە تەمەنیان لە نێوان 100 ساڵ تاکو 167 ساڵە چی منتەقێک ئەمە قبول دەکات کەوا کەسێک هەبێت لێرە لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 1953 لەدایک بوو بێت بەڵام تاکو ئێستا لە ژیاندا مابێت لەسەر دووبارە دەنگدانەوە ئەوانەیە کە دووجار دەنگەدەنەوە ئەی ئەم ڕکەبەی کە دادەندێ پەنجەی پیادەندێ ئەمە تا چەندە ڕێگرە لەوەی کە نەتوانێت بۆ منە دووبارە دەنگ بداتەوە مەرەکەب ڕێگر نابێت لەبەر ئەوەی زۆرەها تەکنیک بەکاردەهێنن بۆ پاکردنەوەی مەرەکەبەکە بە دووەداچوونەکانی ئێوەڵێن ئەو تەکنیکانە کامانن لەوەیە فاست بەکاردەهێنن بۆ پاکردنەوەی ویا خودت پەنجەیان چەور دەکەن پێشوەختی جۆرەها شێواز بەکاردەهێنن بۆ ئەمانە و تەنانەت ئێمە بەڵێ زانیاریمان هەبووە بینیومانە هەندێک لە حزبەکان ژووری عملیاتیان هەبووە لە کاتی هەڵبژاردنەکان ژووری عملیات و کۆمەڵە خەڵکانێکیان هەبووە ژووری عملیات بۆ ساختەکاری بەڵێ بێگومان بۆ ساختەکاری بەڵێ ئەمانە هەبوون لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئێمە بینیومانە بۆیە ئەوەی کەوا ساختەکاری دەکە ڕاستە خەڵک کە مردووە لە هەموو حزبەکان مردووە خەڵکی بێلایەنیش مردووە تەنها لە یەک لایەن و دوو لایەن نییە و خەڵک کە مردووە تەنها لە یەک ناوچە نییە لە هەموو ناوچەکانیش مردووە بەڵام ئایا چییە دێت لە کاتی هەڵبژاردندا دەیەوێت سوء ئیستیفادە لەمە بکات ئەگەر ئەم قسانە ڕاز نییە بۆ نایانەوێت تۆمارەکە پاکەنەوە بۆ نایانەوێت ناوی مردووەکان لە گۆڕینی سندوق زۆر جار دەڵێن سندوقێک دزرا سندوق گۆڕاوە سندوق دەنگی زیادی تێکراوە بە تایبەتی کاتێکە باز لە گۆڕنی سندوق دەکەن ڕقەمێک یا کۆدێک لەسەر سندوقەکان لە هەیە کە لە 3-4 شوێنیش لە سندوقەکانەوە هەیە ئەمانە چۆن دەتوانرێت دەستکاریان بکرێت چونکە بیستومە لە کاتی ڕیفراندۆمدا ئەو ڕقەمێک کە لەسەر سندوقەکان بۆ زۆر بە ئاسانی لێبووەتەوە بە پەنجە بەڵێ ڕاستە ئەمەش پەیوەندی بە دوو شتەوە یەکێکیان مەسەلەی تەکنیکی ئەو کارانە و لایەنی لۆجستیکی لە دابینکردنیان ئایا ئەو سندوقەی دەکەن عادیە و یاخود سندوقێکی ئەسڵە و ناگۆڕێ ئەم ژمارەی لە سەرەتی دەبێت هەڵکەندرابێت نابێت دەستکاری بکرێت بەڵام ئەم سندوقانەی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بەکاریان هێنا ئێمە بۆ خۆمان وەکو ئەنستیتۆتی پێکە چاودێر بووین بەسەر پرۆسەی ڕێفراندۆمەوە زۆرینەی بنکەکانمان کردووە بەسەرمان کردوتەوە لەلایەن تیمەکانمانەوە من بۆ خۆم بە گرتەی ڤیددیۆیی لامە خۆم گرتوومە کاتێک پێم وتون ئەم ژمارەیە دەسڕێتەوە ئەم کۆدەی لەسەر سندوقەکەی وتیوانە نەخێر تەنها دەستمان پیادا هێناوە سڕاوەتەوە واتە عادیە ئەمە زۆر بە ئاسانی ئەمە تەنها بۆ ڕیفراندۆم بەکاریان هێنا بێ بۆ هەڵبژاردنەکانی تریش بەکاریان رابێت هەمان نەخێر سندوقەکان تازەن کۆمیسیۆن کڕیوێتی و هەمان سندوقیشە بۆ ئەم هەڵبژاردنەش بەکاری دەهێنێتەوە و نەکار سندوقەکە تەنانەت ئەو مۆر و قەیتانەی کەوا پێشیان دەبەست مۆر و قەیتانەکان عادی بوون بە یەک ڕاکێشان دەپچڕان چەندین دانە من بینیومە لە بنکەکان پچڕاوە ئەمە دیوێکی دیوی دووەمی ئەگەر هاتوو هێزی منەظەم هەبێت لە ساختەکاریدا سندوق چییە؟ سندوق دروست دەکرێت کار دروست دەکرێت ئەم هێزی منەظەمە چۆنە چکە ڕەنگە بۆ هاوڵاتی تۆزێتە سەوری قورس بێت سندوقێک کە 5 لایەنی سیاسی زیاتر لە 5 لایەنی سیاسی نوێنەریان هەیە بەسەرسەریەوە هەمووی کۆدی خۆی دەنووسرێ کاتە دەچێتە بۆ نمونە قاعەیە کە دەژمێرێت چۆن ئەم سندوقە دەگەڕێ دەگۆڕێت ئەم ژووری عملیاتە یا ئەم منەظەمکردنی ساختەکاریە لەسەر ئەم سندوقە چۆن دەکرێت کە 5 زیاتر لە 5 نوێنەر پێی نەزانن بەر لە هەڵبژاردن ئامادەکاری دەکەن هەر لەوەی کەوا لە نێوان هەندێک لە کارمەندان لەوانەیە سەر بە حزبەکان بن تەداخلات بکرێت و شێواز بگیرێتە بەر لە کۆمیسیۆنەوە بۆ حزب لە کۆمیسیۆنەوە بۆ حزب مەرز نییە مەسەلەن خودی ئەندامانی کۆمسیارەکان یاخود بەڕێوەبەرە گشتەکان من قسەم لەسەر ئەمانە نییە بەڵکو 7,000 کارمەند فەرمانبەر دادەمەزرێ ئایا ئەو 7,000 فەرمانبەرە چێن؟ ئایا پێشتر بەڕێوەبەری بنکەکان چێ بوون؟
ئایا کەرماندەکان چێ بوون؟ هەموو ئەوانە نەبوون کە حزب بدایدەنان، هەموو حزبی دەسەڵات داردای نەدەنان. ئەمە یەکێکە لە گرفتەکان. قۆناغی تریان لە ساتی هەڵبژاردنایە، لە ساتی هەڵبژاردنایە تایەتی لە دووجار دەنگدان، لە گۆڕینی سندوق، لە ئەژمارکردنی دەنگەکان، لە تەلەفکردنی دەنجی بەرامبەر. بەڵام هەموو ئەمانە نوێنەری لایەنە سیاسیەکان چاویان لەسەریەتی مەرز نییە لە هەموو شوێنەکان نوێنەر هەبێ، لە هەندێک شوێن هەیە ئەسڵن نوێنەری لایەنە سیاسەکانی لێ نیە. وەکو هەندێک ناوچە هەیە کە تەنها نوێنەری یەک لایەنی سیاسی لێە. کاکتۆر ئەگەر بە وازەحتر بڵێم وەکو شوێ هەندێک ناوچە هەیە نوێنەری لایەنە سیاسیەکان ڕێیان پێنادرێ لەوەیە بچن بەشداریکەن. بۆ نمونە لە مێرگە سوور، بۆ نمونە لە بلێوبارزان، بۆ نمونە بەشێکی زۆری بادینان. لە بەشێکی زۆری بادینان لایەنی سیاسی دەسێ، بەڵام لایەنە سیاسەکان نوێنەریان کەمە وە دەسەڵاتیشیان نامێت. زۆر باشە کاکتۆر. لە دوای هەڵبژاردن، لە دوای هەڵبژاردن لە گواستنەوەی سندوقەکان بۆ نمونە حاڵەت هەبووە لە گواستنەوەی سندوقەکان بووە. ئەو حاڵەتە چۆن بۆ سندوق گۆڕاوە؟ سندوق ئەگەر سندوق نەگۆڕێ من پرسیارێک دەکەم، چ منتقێکە لە هەڵبژاردننی ڕابردوو لە 2013دا نزیکەی 8 کاندید هەبوون، کاندید بوون ناویان لە بنکەکانی دەنگداندا نەمابوو، دەنجی خۆیان نەمابوو کە خۆیان دەنجیان دابوو. تۆ واز لە خەڵک بێنە خەڵک دەنجی پێنە خۆیان لەو بنکەیە دەنگیان داوە، کاندید بوون، بەڵام دوایی هیچ دەنگێکیان لەو بنکەیان نهێناوە. من خۆم یەکێک بووم لەمانە. باش لەکوێ بوو؟ لە زەرگەتە بوو، لە شاری سلێمانی بوو، لە زەرگەتە جگەلەوەی کۆمەڵی خەڵکی تریشم لەگەڵ بوو کە ئەندامی کەمپینەکەم بوون، هاتن دەنجیان بۆمدا کە گەنجی خۆ بەخش بوون، دەنجیان نەما. دوایی ئەو سندوقەکە نەخێر هیچ دەنگێکی من نەبوو لەوێ دەر. قادر عەزیز کە خۆی هەڵبژارد بوو ئەو کاتە کە سەرۆکی لیستی ئایندە بوو، ڕایگەیاندوتی دەنگم نەما. تەزویراتەکانی کە کرا لە 2013 کاتێکەوە ئەوەی بینیمان لە ئەلبیسەکە کرا بۆ نمونە شخصی خۆم شەوشەوە لەناو ئەلبیسەکەی بوو. دەکەواتە جەنابەت زانیاریت هەیە لەسەرەوە. لەوێ بووم کە هەموو کارمەندانی کۆمیسیۆن بەرنمەی لایەنە سیاسیەکەەوە لە لایەن چەکدارەکانە کرانە دەرەوە. بۆچی دەبێ با من پرسیار لە تۆ بکەم، عکسکەینەوە بەرنامەکە. ئەگەر وانە بۆ ئەوەی بوو هاوڵاتیان ڕوو بێ، بۆ دەبێت کارمەند لە لایەن چەکدارەوە دەربکرێتە دەرەوە. چەکدار چ پێویستی بە سندوقە، چ پێویستی بە کارتی دەنگدانە؟ ئەم حاڵەتانە هەمووی هەن. و جگە لەمە لە هەڵبژاردننی 2014دا لە شاری هەولێر ئێمە حاڵەتێکمان هەبوو بۆ نمونە کە چاودێری ئەو کاتە هەڵبژاردنەکانمان دەکرد. 2014 تیمێک لە چاودێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوون کە حاڵەتێکیان بە تەلەفۆن پێمان گەیاند کاتێک لە دواتر بە دوواداسوون کرا. ئەمە بوو ئەو سیارەی ئەو سیارێکە سندوقەکەیان پێدەگواستەوە، لە ناو سیارەکەدا کۆمەڵێک عەلاقەی ڕەشی خۆڵ هەبوون کە ژمارەیەکی زۆر پڕ بوون لە کارتی دەنگدانی پڕکراوە. بۆچی دەبێ کارتی دەنگدان لە ناو عەلاقە بێ و لە هەمان کاتدا لە سیارێک بگوازرێتەوە و سیارەکە جیراش لەلایەن نوێنەرەکانی یەکێتیەوە و بەسەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تریش گەیەندرا. بۆیە حاڵەت هەمووشی دەنگەکان کە پڕکرابوونەوە بۆ پارتی دیموکراتی کوردستان پڕکرابوون. نازانم بۆچێ پڕکرابەوە، قابلە بۆ کۆمەڵی ئیسلامی خۆ پڕ نەکراوەتەوە. من نازانم چی بوو، بەڵام بۆ دەبێت دەنجی کارتی دەنگدان لە نێو عەلاقەی خۆڵدا بێت و لە نێو هەمان سیارەدا بێت و سیارەکە بە ئاراستەیەکی تردا بڕوات. بەڵام نوێنەرەکان کاتێک دوایان کەوتبوون و ڕێگەیان پێگرتن و هەتا نوێنەرانی قەوارەکان گەیشتنە سەریان و حاڵەتەکە مەحالەزە کرا. بینەرانی عزیز، دیارە چەند جۆر ساختەکاری هەیە و تۆماری دەنگدەران ئەگەرچی بە تۆمارێکی پۆخڵەوات ناودەهێنرێت جیاواز لەوەی کە ناوی مردووی تایە، ناوی دووبارە لە یەکچوو هەموو ئەمانی تایە. بەڵام تەبەنەمانی کێسەر لە بەردەستی مندان هەموو ئەمانە ناویەوە مردووانن کە هێشتا لە تۆماری دەنگدەراندا نەسراونەتەوە و لە هەڵبژاردنەکاندا ئەم مردووانە دەنگ دەدەن کە زیاتر لە 200,000 دەنگە و چەند جۆرێکی تریژ هەیە کە لە دوو شوێنەوە، ئەم لە زۆنی سەوز و هەم لە زۆنی زەرد پەنا دەبرێ بۆی کە
فۆرمی بایعی یا پێناسەی باری شارستانی یا تەنانەت جنسیە بۆ خەڵکی سووری یا ئێرانی دەربێنرێ بۆی کە لە ڕۆژی دەنگدانیا بەکار بهێنرێت. ئەوانی کە لە بەردەست من ئێستا ئەو بەڵگانامانن کە خەڵکانێک خەڵکی ئێرانین و خەڵکانێک کە سوورین تەسکەریان بۆ دەردەهێنرێ بۆی کە لە ڕۆژی دەنگدانە دەنگ بدرێ و دیارە لە زۆنی زەرد ئەوانەی کە سوورین و تەسکەرە و یا با بڵێن پێناسی باری شارستانی و تەنان فۆڕی بایعیان بۆ دەردەهێنرێ بە فەرمانی ڕسمی پارێزگاری هەولێر هەموو ئەمانەوەی کە جێگەی پرسیارە تەنها لە یەک ناوچەیە نیشتەجێ دەکرێن کە زیاترەوەی کە لە پێبەی بەڵگەنامەکان لە بەردەستە مێرگە سوورەوە لەم لاشەوە لە شارە زور و پێنجوێن و لە شوێنەکانی تر ئەو خەڵکە یا پێناسی ئەو شوێنی پێدەرێ بۆی کە لەو شوێنانەیە دەنگ بدرێ بۆی ئەڵین دەنگە درێت لە بەروی لە تۆماری دەنگدەراندا هەموو ئەمانە ناویان هەیە. کەسێک کە ئێرانیە هاتووتە ناو هەرێمی کوردستانەوە تەسکەرەشی بۆ دەرکراوە لێرە دانیشێت لە 2013 تەسکەرەکەی بۆ دەرکراوە لە 2013 دەنگی داوە لە تۆماری دەنگدەرانە ناوی پێزیاد کراوە. هەموو ئەمانەش کە دەبینرێت دیارە لە هەمان کات ئێرانی هەیە کە لە هەولێر باری پێناسی باری شارستانی بۆ دەرکراوە ئەوەی کە جێگەی پرسیارە لە دووبارە مێرگە سۆری لەسەر نووسراوە لەسەر پێناسەکەی واتە مێرگە سوور بۆتە یەکێک لەو شوێنانەی کە بەپێی زانیاریەکان نوێنەری لایەنە سیاسیەکان زۆر بەکەم لەوێ ئەتوانن ئامادە بن و بەشێکی زۆر لە ساختەکاریەکان بەپێی وتە و بەپێی بەدوارچوونەکان لەوێ دەکرێت. راپۆرتەکەتان ئەنجامەکەی چۆن بوو؟ هەموو ئەو کەسانی کە تیامون لە هەموو ئەحزابەکان تیایان نەبوو بە پارتی و یەکێتی و گۆڕان و کۆمەڵ و یەگرتووە کە واژۆ لەسەرەوە بکەن کە ساختەکاری لە هەڵبژاردنەکانە دەکرێت یا کراوە؟ بەڵێ وەکو وتم راپۆرتەکە بە کۆی دەنگی ئەو ئەندامانی لیژ نەبوو کە نۆ ئەندام بووین لە فراکسیۆنە جیاوازەکان ئەمە ئەو ئەمرەیە کە پێی دەرچووە و ئەو راپۆرتەش کە هەمومان لەسەری کۆک بووین کە بڵێ ناوی دووبارە هەیە، ناوی لێکچوو هەیە و ناوی مردوو هەیە و ناوی نایاسایی هەیە لە ناو تۆماری دەنگدەرانە. بەڵام ڕەنگە ینی ئێمە ڕاستە ویسمان کۆک بین لەسەر راپۆرتەکە بەڵام لێکچوو دووبارە جیاوازیمان هەبوو هەندێکمانەوەوان و نەخێر ئەمە لێکچوو نییە ئەوانیان و کە لێکچوو بێ ڕەنگە ناوێک بۆ نمونە محەممەد عەلی ئەحمەد چەندین جارج دووبارە بەتەوە لە بەرەوەی لە وڵاتی ئێمە ئەم ناوە زۆر دووبارە بێتەوە ئەوانیان و بۆ ئێمە ئەو کەسە لە مافی دەنگدان بێبەش بکەین بیکوژێنەوە نازانین کامیانە کە یا دووبارێ ئەمانە جیان ناکرانەوە بەدڵنیاییەوە ئەوان ئەگەر بیان ویستایە یعنی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان ئەیانتوانی ئەو کارە بکەن بەڵام ئیرادە نەبوو بۆ ئەوە وەکو وتم لایەنە سیاسیەکانیش وەکو پێویست نەهاتن بەدەنگەوە خۆ پەرلەمان پێکاتوە لە فراکسیۆنە حیزبیەکان و هەتا ئیعلامیش ئەو کاتە زۆر قسەی لەسەر ئەو بابەتە کردو لە کۆتاییەکە شاوتیان لایەن هەیە ئەوێ هەڵبژاردن دوابخە لە کاتێکە من خۆم ئەو کاتەوە ئێستش قەنەعەتم وایە خەڵک ئەوێ هەڵبژاردنێکی پاک و پێگەردی بۆ بەڕێوە بچێ گرنگ نییە بەوەی کە ئەگەر مانگ و دوو مانگ تا 4 مانگ نازام تا 5 مانگ دوا بکەوێت گرنگەوەیە ئەو ئیرادە و ئەو ویستی کە ئەوەیەوێ نوێنەرایەتی بکە بگاتە جێ خۆی. زۆر باشە لەو راپۆرتیەوە هیچ باستان لەوە کردبوو کە ئەوانی کە لە ڕۆژی دەنگدانی تایبەت دەنگەدەنەوە لە ڕۆژی دەنگدانی گشتی شار دووبارە دەنگەدەنەوە؟ بەڵێ ئێمە ئەوانەمان هەموو باس کردووە بەڵام بەڕاستی چ ئەوسا و چ ئێستش کە داواکەین داوای لیستی دەنگدەرانی تایبەتەکەین ناماندنێ حکوومەت دەنگدەری تایبەت بۆ نمونە من یەکێ لەو نووسراوانەیە کە لەم ساڵا کردوومە بۆ وەزارەتی پێشمەرگە داوای لیستی دەنگدەرانی تایبەتم کردووە کە لە وەزارەتی پێشمەرگ دیارە لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزارەتی پێشمەرگە کە ناوی دەنگدەرانی تایبەتمان بۆ بنێرن بەڵام وەڵام وەزارەتی پێشمەرگە یا وەزارەتی ناوخۆش؟ بەڵێ داوای وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆش
تعدادە فەرعەکانیش ئەوانەی کە لە ئەمە دەنگدەرانی تایبەتە ئەوەش تعدادی فەردی ئەم تعدادی فەردیە چییە؟ ئەو خەڵکانەی کە غەیری هاوڵاتی کوردستانن بۆ نمونە کوردانی پارچەکانی تر کە یەنە هەرێمی کوردستانەوە ئەتوانێت حکوومەت بە پێی یاسا لە کاتێکی دیاریکرا و لە شوێنێکی دیاریکرا و تعدادێ بکە ئەژمارێک بکات و بیانکە بە هاوڵاتی هەرێمی کوردستان لە کاتێکا بە پێی مەرجەکان دیارەوە پێی مەرجی یاساییە. بەڵام ئەوەی کە ئێمە بە بەڵگە و بە دۆکومنت بۆمانە هاتووە لەم راپۆرتە چەندینمان ئەمە راپۆرتی خولیسێ کە یامان کە چەندین بەڵگە و دۆکومنتێک کە خەڵک بە یاسایی هاتۆتە هەرێمی کوردستانەوە و ڕەگەزنامەی راوەتێ بەس لە بەرەوەی کە دەنگ بدات لە پێناوی چییە؟ یعنی ئەگەر لە کاتێکا کە تۆ بە پێی یاسا بێ بەس هاوڵاتی هەرێمی کوردستان دەنگدات بۆ ئەوی کە دەنگێکی من پێم وایە دەنگی پێدرابێت چونکە لە کاتێکا ئێمە سەردانی بەڕێبەرایەتی ڕەگەزنامەمان کرد لە هەولێر ئەو هاردەی کە تۆمارەکەی تیا بووە ئەو ئەمریکیەکان بۆیان کردوین لە 2007 هیچیان نەخستە بەردەسمان بۆی بزانین ئێمە لە دوای ئەوەوە چەند زیاد بووە ئەگەر زیادبوونێکی نائاسایی بێ دیارە نایاساییە بەڵام ئەو بەڵگانیان ئێمە لەسەر تۆ تعدادە فەرعەکان تعدادە فەردیەکان نەخستە بەردەممان هەروەها دەنگدەرانی تایبەتیش ئێستش و ئەوساش نەخراوەتە بەردەسی یەک پەرلەمانتار بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە ئەو تۆمارەی کە ئێستا بە دوواداچوونی بۆکەین لە کۆمیسیۆن بەڵێ ئەوەی سەلماندووە کە ئەم دەنگدەرە تایبەتانە لە تۆمارە تایبەتەکە هەن تۆماری دەنگدەرانی تایبەت لە تۆمارە مەدەنیەکەشا هەن کاتە دوو جار دەنگا و ئەم زەمینیە چۆن ڕەخساوە لە بەروی بە دوو ڕۆژی جیاواز دەنگدانەکاکرێ خۆ ئەگەر هیچ نەبێ بیهێنە ڕۆژێک ئەو کاتا تۆ بەرلەوە ئەگری کە دوو جار بتوانێت دەنگ زۆر باشە بە پێیان لە زانیاریەکانم لە دوای هەڵبژاردنەکانی 2013 و چواردەوە کاتی کە بۆ پەرلەمان بۆ خولی چوارم کرا و جەنابەت کاندید بوو ئەگەر چی دەرچووی سکاڵایەک تۆمار کرد ئەنجامی سکاڵاکەت لەسەر ئەوەی کە دەستکاری دەنگەکانت کرابێت چی لێ هات وەڵامی سکاڵاکە زۆر پێکەنیناوی بوو لەکوێ تۆمارت کرد چۆن بوو من دیارە خۆی لە هەموو هەڵبژاردنێکە هەیەیەکی قەزایی بۆ انتخابات دروست دەکرێت و کە من چوم سکاڵاکەم کرد دیارە ئێمە سیدیەکانمان لە کۆمیسیۆن وەرگرتە بوو داوام کرد کە دەنگەکانم بۆ ئەژمار بکرێتەوە لەبەرەوەی جیاوازی هەیە لەوەی کە سیدیەکەی کۆمیسیۆن خۆی یاوێتی لەگەڵ ئەوەی کە ئەعلان کرا وەڵامەکان ئەوە بوو پێویست ناکات تۆ هەر دەرچویت هاوڕێیەکی ترمان وەڵامیان دایەوە وتی تیان تۆ هەر دەرنەچویت ئەگەر ئەو دەنگانەش بۆ بژمێرین هەر ناگێتە ئەوەی کە بدەرچی لەبەرەوەی بۆ حساب ناکەین ئەنی ئەمە جوابێکی زۆر نایاسایی و سەیرە زۆر باش لەم ساختەکاریە ینی بەسەراحەتە مەوێت چونکە زۆر جار پەنجەی ساختەکردن بۆ یەکێتی و پارتی درێژ دەکرێت ئایا لایەنەکانی تر ئەتوانن ساختەکاری بکەن یان ناتوانن ئەتوانن و نایکن یان ناتوانن بە مطلقی ناتوانم بڵێم ناتوانن بەڵام بڕواناکەم بە پێ بەقەت پارتی یەکێتی بتوانن چونکە ئەوان دەسەڵات و هێزی چەکداریان هەیە ئەوەی کە ببێ ڕەنگە ئەوەی کە زۆر کاریگەری هەبێ لەسەر ئەنجامی انتخاباتەکە ئەوەیە کە بە منەظەمی ئەکرێ و دەسەڵاتی زیاترە بەڵام من پێم وایە پێشتر لایەنەکانی تر لە بێدەنگبوونیان لەوەی کە جەختکەنەوە و فشار دروستکەن و شەڕکەن لەسەرەوەی ئۆتۆمارە پاکرێتەوە هەمیشە ترسی ئەویان هەبوو کە خەڵک پێیان نەڵێ بنەمایی دواخستنی هەڵبژاردنەکان کە من پێم وایە ئەوە بیانوێکی لاوازە لە مانگی هەشتا لەگەڵ هەندێ پەرلەمانتاری بەڕێز سەردانی کۆمیسیۆنمان کرد خودی سەرۆکی کۆمیسیۆنی بڵێ تۆمارێکی پۆخڵەواتە هەتا نیپالی و بەنگلادشی تایە تۆماری دەنگدەرانی هەرێم کێوتی سەرۆکی کۆمیسیۆنی کوردستان بەڕێز کاکەندرێ خۆی وتی بڵێ نیپالیش و بەنگلادشیشی تایە باشە بۆ یعنی نیپالی و بەنگلادشی تۆمار کرابێت و لە جارێکی کە لە مانگی 11 یادداشتم ماوە کە کۆمیسیۆن بێتە پەرلەمانی کوردستان وەڵامیان نایەوەتەوە نەهاتن بۆ ناوهۆڵی پەرلەمان کۆبوونەوەکەیان بچوو کردەوە لە سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکان و لیژنەی یاسایی لەگەڵ ئێمەیە کۆمیسیۆن هات و ئەو شتانەی کە هەبووە بەرەو ڕوومان کردوونەتەوە کێشەکە لەوایە
ئەوانیش تا ئێستا خۆی لەم 2015ەوە ئەو کۆمسیۆنە دامەزراوە بە ئەرکی خۆیان هەڵ نەساون ئەوانیش ینی بەڕاستی ئەوانیش بەشێکی ڕەنەکەم تەرخەنی خۆیان بێت بەشەکەی تریشی حکوومەتە هاوکاریان نابێت چونکە پێویستی بە بودجێ پێویستی بە وەڵامدانەوەی وەزارەتەکانە کە لەم ئەخیرە وەزارەتی تەندروستی وەڵامێکی یاونەتەوە 6,000 ناوی بردووی بۆ ناردوون کە زۆر لەوە زیاترە خۆی لە دوایەوەی کە بەشێک لە بەڵگەنامەکان لەسەر ساختەکاری لە هەڵبژارنەکان لەلایەن هەم ڕێکخراوەکان هەموو کەسانی کە لە دەستگای هەڵبژارنەکانی لایەنە سیاسیەکانن خستە ڕوو ئێمە ناچارین بە پێ بە دوواداچوونەکانمان پێویستە بچینە کۆمسیۆنی تایبەت بە هەڵبژارنەکانی هەرێمی کوردستان بۆی کە بزانین ئەوان پلانیان چی هەیە بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران و هەروەها چۆن دەیانەوێت ڕێگری لە ساختەکاری لە هەڵبژارنەکان بکەن و پلانیشیان چی هەیە بۆی کە هاوڵاتیان بێ هیوا نەکەن لە هەڵبژارنەکان لەوەی کە لە ڕێگەی هەڵبژارن و سندوقەکانی دەنگدانەوە دەتوانن دەساودەستی دەسەڵات بکرێت و هیوایەک بە هاوڵاتیان بدەن لە پاکردنەوەی تۆماری دەنگدەران لە سلێمانیەوە دەچمە هەولێر بۆی کە بچمە کۆمسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان. بینەرانی عزیز دیارە من ئێستا لە ناو کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانم لەگەڵ بەڕێز کاک سلێمان دەمەوێت درێژە بە دوواداچوونەکانم بدەم لەسەر ساختەکاری و بەخشینی هیوا بە هەڵبژاردنەکان کە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە دەتوانن خودی هاوڵاتیان دەساودەستی دەسەڵات بکەن یا دەسەڵات دەساودەست پێ بکەن و لە هەمان کاتیشدا دەمەوێت لێرە درێژە بە دوواداچوونەکانم بدەم کە ڕێگاکانی پاکردنەوەی تۆماری دەنگدەران چۆن دەکرێت. زۆر سپاس کاک سلێمان بۆ دەرفەتەی کە بە منت بەخشیوە. یەکەم پرسیارم لەوە دەست پێ دەکەم ڕێگاکانی ساختەکاری لە هەرێمی کوردستان لە ناو هەڵبژاردنەکاندا تا ئێستا چۆن بووە بە تایبەتی باس لەوە دەکرێت بە پەیوەندی لە زانیاریەکان لێرە ساختەکاری بە شێوازێکی منەظەم و ژووری عملیاتی بۆ پێک دێنرێت. ئەگەر سەیری مێژوو ئەدەبیاتی انتخابی بکەین نسبەی مشارەکە لە کەم وڵاتی دنیاە بکاتە 1990 ئیتر لە هەندێک وڵاتە 100 بووە بینیمانە شتیوان بیستووە تۆ دانێ 150-160 خەڵک بەشداری انتخاباتە کە 100 لەکەتر بەشدار ناکە. ئەم 100 ئەگەر بێت و خەڵک چی لە جاتی ئەم 100 لە بەشداری دەنگدامکە ئەمە شێوازێکە بۆ ئەنجامدانی تەزویر بە بەکارهێنانی تۆماری دەنگدەران بۆ ئەنجامدانی تەزویری انتخابی. ئیتر لەگەڵ بەرەو پێشچوونی تەکنۆلۆژیا بیر لەوەش کراوەتەوە چۆنی چارەسەری ئەم ڕێگایە بکرێت. بۆ چارەسەرکردنی ئەم ڕێگایە لە هەموو دنیادا ئەمانی وڵاتان ئێستا خاوەنی داتایەکی نیشتیمانی خۆیانن. بەسەر ئەگەر ئێستا بڕۆیت هەر وڵاتێک کۆدی نیشتیمانی هەیە. کۆدی نیشتیمانی تاوان ئەم داتا چۆنی ئامادەکرایە پەنجەمۆری کەسەکەی تیا گلێنەی چاو وێنەی و ناوی سیانی و موالید و ناونیشان و هەموو ئەوانە داخلی داتایە کرایە کە هەموو فەرماگەکانی دەوڵەت هەموو دامەزراوەکانی دەوڵەت ئەتوانن سوود لەم داتا فەرمی وەربگرن و لە کۆمیسیۆنی وڵاتانی جیهان لە کاتی انتخاباتە کاتێکی زۆر تەرخان ناکەن بۆ بەڕێوەچوونی پرۆسەکانی هەڵبژاردن لەبەرەوەی ئەم داتا فەرمیە ئەدرێ بە کۆمیسیۆن تەنها تۆماری دەنگدەران لەم داتایە دروست دەکات و کۆمیسیۆن بەرپرس نییە ئەگەر گزی لە داتاکان هەبێت چکە بۆ دەوڵەت مەسئولە لە ئەنجام لە داتاکانی هاونیشتیمانیانی خۆی. ئەم داتای بایامەتریە یەکێکە لەم ڕێگانەی کە بە کولەن ڕێ لە تەزویر ئەگرێت لە تەزویری کامە تەزویر کە دوو جار دەنگ بدرێت کە تۆماری دەنگدەران بەکار بهێنرێت. ئەمەش چۆن؟ ئەم داتانەی کە ئەم زانیارانی لەسەرا لە ناوەندەکانی دەنگدان ئامێری ناسینەوەی دەنگدەر هەیە. مەسەرەن دەنگدەرێ ئەچێ بۆ دەنگدان کە کۆمیسیۆن داتا فەرمەکەی وەرگتووە کە پەنجەیدا ئەنێ تر گڵۆپێکی سوور یان گڵۆپێکی سەوز ئاماژەیەکە کە ئەمە دەنگدەرەکە خۆیت یان خۆینەکە خۆی نەبی مراقبینی کیانە سیاسەکانیش لێوەنە کەواتە کەس ناتوانێت لەم کۆنتڕۆڵە دەرچێ بتوانێت دووجار دەنگدە کە ئێمە تەمەنا ئەکەین ڕۆژێک لە ڕۆژان ئێمەش بگەین ئەم ئاستا تۆمارێکی بایۆمەتریمان هەبێ بەڵام دەوڵەت ئامادەیکە. ئەمە ئاستانە ئەگەر بمانوێت بگەین هەم لە ڕووی دابینکردنەوە ئەجیزانەوە و هەم بۆ نمونە بایۆمەتریەک بکرێت. ئەمە زۆر ئاسانە بەڵام شتێک هەیە ئەبێت دانی پێدا بنین. لە هەرێمی کوردستان و لە عێراق بەداخەوە بە جوانی یاخود بە ڕێکوپێکی کار بۆ ئەم پرۆسەسە نەکراوە. کۆمیسیۆنی عێراق ملی داوەتە بەم ئەم کارە
بەڵام سەرکەوتو نەبووە. ئەمە 4 ساڵە کۆمیسیۆنی عێراق دەستی بە ئەنجامدانی پرۆسەی کارتی بایۆمەتری کردو بۆ دەنگدەر. بەڵام لەبەرەوەی کۆمیسیۆن هێزی ناچارکردنی نییە کە خەڵک لە فترەیەکی زەمەنی ناچارکە بچێ بۆ ناوەندەکانی تۆماری بایۆمەتری، کەواتە کۆمیسیۆن سەرکەوتو نەبوو، پرۆسێسەکە بەردەوامە. بەڵام ئەگەر دەوڵەت وەکو دەوڵەت ئەم داتایە کۆکاتەوە و هەوڵاتیانی خۆی کە دەوڵەت هێزی ناچارکردنی هەیە، ئەکرێ چۆن ئێستا بڵێن کارتی نیشتیمانی بە قانونێک لە پەرلەمانی عێراق دەرچووە کە ئەبێ هەموو هەوڵاتیان لە فترەیەکی زەمەنی بڕۆن ناسنامە و ڕەگەزنامە بدەنەوە بە فەرمانگەی باری شارستانی لە بەرامبەرە کارتی نیشتیمانی وەرەگرێ. ئەم کارتی نیشتیمانیە پەنجەمۆری وەرگیراوە، ڕسمی وەرگیراوە، گلێنەیچای وەرگیراوە، معلوماتەکانی داخڵ کراوە، ئەکرا ئەمە بکرێ بە بەدیل. ئێمە وەکو کۆمیسیۆن بە تەسەوڕەکەم ئەمە ئیشی کۆمیسیۆنی ئەم کارە بکە، ئەمە ئیشی دەوڵەتە. دەوڵەت مەسئولە لە هاوڵاتەکانی خۆی داتایەکی فەرمی بایۆمەتری هەبێ، چۆن حکومەت بۆ مۆزەفەکانی خۆی کرد بۆ هەموو هاوڵاتیانی خۆی بکە. ئەو کاتە لە ناو یاسای هەڵبژاردن مادەیەک زیاد دەکرێ، ئەڵێ کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی پشت بەو داتا فەرمی ئەبەستێ کە لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامەی هەرێمی کوردستان وەریەگرێ. کێشەکە چارەسەرە بێ. ئینجا کۆمیسیۆن ئەتوانێت لە ماوەی 48 سعات لە ڕێ فەرمانگەی داتاکانی تەنها کاری چییە بێ؟ هاوڵاتیان دابەشی سەر ناوەندەکان و وێزگەکانی دەنگدان ئەکا، تۆمارەکە چاپ ئەکا و ئەینێرێ بۆ ناوەندەکانی نوێکردنەوە. ئەو کاتە نوێکردنەوەشی نابێت چکە بۆ داتاکان لە فەرمانگەی لەم فەرمانگەیە ئۆتۆماتیکی نوێ بێتەوە، چکە بۆ هەر کەسێک کۆچی دوایی ئەکا ڕاستەوخۆ وێنەیەک لەم بەڵگەنامەی وفاتنامە ئەچێ بۆ وێناوەکەی ئەسرێتەوە، کەواتە لە ناوسرینەوەش ڕزگارە بێ. و لەو مەسرفە زۆرەی لە ئینتخاباتە کرێ کە ئێستا بۆ بە بارگرانێک بەسەر بودجەی بڵێن هەرێمی کوردستان و ئەم وڵاتانی کە بەم تەقلیدی شەکەن لە کۆڵ ئەو شەبێتەوە. بەڵام کەی ئەمە ئەکرێ بەڕاستی ئەمە ئیشی کۆمیسیۆن نییە و ئەمە غەدرەیەکە لە یاسای کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکان مشەرعی کوردستان ئەمە غەدرە لە کۆمیسیۆن کردووە. ئەڵێ کۆمیسیۆن پەنابات بە هەموو شێوازێک بۆ ئامادەکردنی ئەم تۆمارە. ئێمە لەگەڵ کۆمپانیا زۆر کۆمپانیا دانیشتوونە، ئەڵێ لە ماوەی 6 مانگ بۆتانەکەم تۆماری بایۆمەتری 6 تۆمارەکە دەکات بەس. بەڵێ بەڵام چی؟ بەڵام تۆ هاوڵەتەکانی خۆت وا لێ بکە لە ماوەی 6 مانگ بێ سەردانی بنکەکانی من بکە. ئێمە ئەتوانین؟ بەتەکید ناتوانین. بیدەلیل کۆمیسیۆنی عێراق لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەمە 4 ساڵە فەرمانگەکانی خۆی کردوتەوە تا ئێستا نزبەی مشارەکە 150 بۆ لەبەرەوەی کۆمیسیۆن هێزی ناچارکردنی نییە. کەواتە یەکێ لە بڕبڕەکانی پرۆسەی هەڵبژاردن تۆماری دەنگدەرانە و تۆماری دەنگدەران ئەبێ بە بایۆمەتری بکرێت و ئەبێ دەوڵەت بیکات. تەنها ڕێخستنی تۆماری دەنگدەران لەبەر ڕۆشناوی ئەم داتایە کاری کۆمیسیۆن بی، ئەمەش ئەبێ لە یاسا مەعالەجە بکرێت کە ئەمە کرا ڕێ لە چی ئەگرین؟ ڕێ لە تەزویر ئەگرین. کەس ناتوانێت دووجار دەنگ بدا. ئەمە یەک. و هیچ قوارەیەک ئەگەر بی لە تەزویر بکاتەوە ناتوانێت لەم ڕێگای بیکە. تەزویری منەظەم کە ناتوانێت. بۆ لەبەر ئەوەی جیهازی ناسینەوەی دەنگدەر هەیە لە بنکەی دەنگدانە، کەواتە ڕێ لە دووبارە دەنگدانەگرێ، ڕێ لە بەکارهێنانی ساختەکاری ئەژیرێ و کولفەیەکی زۆریش کە بۆ بەبارگرانی لەسەر میزانەی دەوڵەت و هاوڵاتیان ئەم کولفە زۆرش ئەگەڕێتەوە. ئێمە وەکو کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنی کوردستان هاتووین لیژنەیەکمان پێکەێنا. لەم لیژنەیە وەڵامی چەندین پرسیارماندایە. ئەو پرسیارانەی کە لە خەیاڵی هاونیشتیمانیاندایە، لە خەیاڵی حیزبە سیاسیەکاندایە و هەندێک جار ڕاستی و ناڕاستی تێکەڵ کراوە و ئەمەش وای کردووە کە هاوڵاتیان باوەڕیان بە هیچ شتێک نەمێنێ. ئەمە ڕاستیەکە مندانی پێدانێم. ئێمە لە کۆمیسیۆن لیژنەیەکمان پێکەێنا لەسەر داوای ئەندامانی ئەنجومەن یاداشتێک تەقدیم کرا کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە لەبەر ئەوەی لە یاسای ژمارەیەکی ساڵی 2017 ئەوەی کە پەرلەمان تەمەنی خۆ درێژ کردوتەوە کۆمیسیۆن پابەند کراوە بە پاکردنەوەی تۆماری دەنگدەران. یاداشتەکە تەقدیم کرا، هاتین لیژنەیەشی پێکات، بەندەسەرۆکی ئەو لیژنەیە بوو. وەڵامی هەموو ئەو پرسیارانەماندایەوە کە لە ناو ئەو داتا هەیە. ئەڵێن ناوی مردوو هەیە لە ناو داتا. بەڵێ ناوی مردوو لە ناو داتاکە هەیە. ئەڵێن ناوی دووبارە هەیە. بەڵێ ناوی دووبارە هەیە. ئەڵێن ناوی لێکچوو هەیە. بەڵێ ناوی لێکچوو هەیە. ئەڵێن ناوی کوردانی پارچەکانی تر لە ناو داتاکە هەیە. بەڵێ تایەتی. ئەڵێن دەنگدەر هەیە تەمەنی لە 90 ساڵ بەسەرەوەیە لە دایکبووی 1846 بەڵێ تایەتی بەڵێ هەیە. ئیتر کۆمەڵی پرسیاری تر بوو. هەموو ئەو پرسیارانە هاتین
لە خۆمان کرد لە ئەنجومەن و من ئەنی بە ئەمانەتەوە ئەڵێم ئەم لیژنەیە کە راپۆرتی خۆی تەقدیم کرد ئەنجومەنی کۆمیساران کەمترین گفتوگۆی لەسەر کرد هەر هەموو ئەندامانی ئەنجومەن هەر نوع ئەندامی ئەنجومەن دەنجیان بۆ ئەم راپۆرتی ئەم لیژنەیەدا هەر لە یەکێ لە پێشنیارەکانی ئەم لیژنەیە ئەوە بوو کە ئەم قسانەی کە هەیە و ئەم واقعی کە لەسەر تۆماری دەنگدەران هەیە بیخەینە دووتوێی پەیڕەوێکی ناوخۆ. ئێمە ئەزانین لە مەرتەبەی قانونە دەستورمان هەیە قانونمان هەیە پەیڕەومان هەیە ئەنزیمە ئێنجا تعلیمات و هینمان هەیە ئێمە کردومانەتە پەیڕەوی ناوخۆ هاتووین پەیڕەوێکمان دەرکردووە بە ناوی پەیڕەوی بژاردن و دامەزراندن بۆ تۆماری دەنگدەران و ئەم پەیڕەوە لە ماڵپەڕی کۆمیسیۆن بڵاو کراوەتەوە لە ڕۆژنامەی فەرمی سێ ڕۆژنامەی فەرمی لە هەرێمی کوردستان بڵاو کراوەتەوە هاتوونی ئێمە وتومانە خۆمان زۆر بوێرانە یعنی بۆی هاوڵاتیان لەمە ئەنی گومان لە کۆمیسیۆن نەکەن هاتوینە وتومانە تۆماری دەنگدەرانی ئێمە کێشەی تێدایە و گرفتی تێدایە و کۆمەڵ ئەو پرسیارانەی کە ئێستا باسم کرد لە دووتوێی ئەم پەیڕەوە شوێنمان کردوتەوە ئینجا ئەم پەیڕەوە هاتوین ڕێکارمان دەرکردووە چۆن وەڵامی ئەم پرسیارانە بدەیتەوە لە بواری کردارەچی نهار قسە پاشکەیتەوە بەڵێ هاتوین بە پێی هەیکەلەتی کۆمیسیۆن ئێمە فەرمانگەی بڵێن ئەنجومەنی کۆمیسارانمان هەیە فەرمانگەی کارژێڕیمان هەیە فەرمانگەی کارژێڕی لایەنی کردارەشی و ئیداری ئیشەکان ئەکا و ئۆفیسی هەیە لە پارێزگاکان هاتوین ڕێکارێک دەرکراوە بە ناوی لەبەر ڕۆشنایی پێڕەوەکە چونکە نابێت ڕێکارش مخالفی پێڕەوەکە بێ ڕێکارمان دەرکردەوە چۆنی ئەم کاراکە ڕێکار دەرکراوە بە پێی ئەم ڕێکارانە لیستی دەنگدانی تایبەت ئەبێ جا بکرێتەوە یەک لیست بێ هەر کاتێ ویستمان جایکەینەوە دەنگدانی تۆماری تایبەت لە ڕۆژێک لە کێشەکان ئەوەیە کە ئەوەندە دەنگدانی تایبەت ئەوانی کە لە دەنگدانی تایبەت دەنگ دەدەن لە گشتێکش دووبارە ئێمە چۆن جیایە ئێمە یەکش دەکەین ئێمە لە زمانی داتاکەی خۆمان ڕەمزی ئەدەینێ ئێمە ئەتوانین بەیانی بەیەک کلیک تۆماری دەنگدەرانی تایبەت جاکەینەوە و ئەتوانی تێکەڵیکەن لەگەڵ تۆماری گشتیە بەڵام دووشت تێکەڵ نەکەین ئەوەی کە بڕیار ئەدا دەنگدانی گشتی و دەنگدانی تایبەت بەیەکەوە نەبێ ئەو ئێمە نین ئەمە ئەبێ لە قانونی پەرلەمانی کوردستانە یاسای ژمارەیەکە شوێنی بکرێتەوە چونکە مادەیش تێدایە ئەڵێ هێزەکانی چەکدارەکان بە هەمویانەوە 48 ساعت پێش پرۆسەی دەنگدان ئەبێ دەنگدەن بەڵام ئەگەر بەیانی ئێمە ئەم یاسایە تعدیل کرا بۆ نمونە ئەکرێ ئێمە هەر لە هەمان ڕۆژ دەنگدانی تایبەت لە هەمان ڕۆژی دەنگدان نابێ بۆ نمونە بە سجلی تایبەتی خۆی دووبارە نابێتەوە ناو سجلی ئێمە زۆر باشە کاکسڵان نەندێ پرسیار هەیە کە ڕەنگە بۆ نمونە کرۆکی مۆزوعی ئەم هەوڵەی ئێوە بن بۆ نمونەوە توانن ئەو کوردانی پارچەکانی تر کە تەسکەرە پێناسەی باری شارستانیان بۆ دەرهێنراوە و ئەمە بە هەندێک بەڵگەنامە من کەوتوتە دەستم وە لە سەرەتای بەرنامەکە شۆمان دەخەمە ڕووبۆڤینەران ئەمانە چۆن دەتوانن پاکیانکەنەوە لە 2013 پێناسە دەردەهێنرێ پێناسی باری شارستانی واتە تەسکەرە دەردەهێنرێ بۆ کوردێکی بۆ نمونە ڕۆژهەڵات لە 2013 کە هەڵبژارن دەکرێت لە 2014 ناوی خراوەتە ناو تۆماری دەنگدەرانەوە بۆ خێراییە ئەمانە چۆن دەتوانن پاکیانکەنەوە ئەمە لە قۆناغی شتراکرێ بەڵێ ئەمەش بەڵێ ئەکرێ زۆر بە ئاسانی شەکرێت بەڵام چۆنە ئەو ئێمە ئێستا ئەیکەین باسم لەو شتانە کرد کە لە ناوی بڵێن لە زمنی پێڕەوی بژاردن و دامەزراندن شوێنمان کردوتەوە بە هەبوونی ناوی یاسایی بە نایاسایی لە ناو تۆماری دەنگدەران هەبوونی ناوی یاسایی چۆن چۆنیە بە پێی یاسا هاوڵاتیانی عراقی بۆیان هەیە بەشداری دەنگدان بکەن وایە کەواتە کوردێکی پارچەکانی تر بۆ نمونە بۆی نییە بێ دەنگدا بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان چونکە بۆ هاوڵاتی عراقی نییە ئێمە لە یاسای هەڵبژاردنی هەرێمی کوردستان ئەڵێ 18 ساڵی تەواو کرد بێ جنسی عراقی بێ دانیشتووی هەرێمی کوردستان بێ ئێمە ئەزانین هاونیشتیمانی کوردێکە خەڵکی پارچەیشتی کوردستانە بەڵام جنسی عراقی وەرنەگرتووە بەڵام بەپی یاسا هاتوون بە فەرمی کە بەڵگەنامەکانم لایە بۆ نمونە هەر لە ناو پارێزگای هەولێرە فۆڕین بایعیشیان بۆ دەرهێنراوە ئەمە ئەمە لە چ قۆناغێک ئاکرێ بۆ نمونە کۆمیسیۆن نەیتوانی ئەم ناوەنە تۆم هیمکات یان بەیانی قەوارەی سیاسی هاتانەی لە تۆماری دەنگدەراندا یان ئەم بەڵگەنامانەیدا بە کۆمیسیۆن ئەم ئیجرائاتانەی نەکردبوو کۆمیسیۆن لە سەرەتای پرۆسەی هەڵبژاردن بە پێی تەقویمی کردارەکان کاتێکی ئەڵێ یەک مانگ ئێمە
170 مرکزی نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانەکەینەوە. نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بە پێڕەوێکە کرێ، پێڕەوی هەر بە ناوی پێڕەوی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ چییە؟ بۆ سرینەوەی ناو ئەگەر شتێک لەو باوەتانی کە بەڕێز باسەکەی یان گواستنەوە من ماڵی خۆم گواستوتۆ لە پارێزگایك بۆ پارێزگایەکیان لە قەزایك بۆ قەزایەک، یان ناوم هەڵە بووە هەڵەکە لە ناوی خۆم، یان مەسەلەن یەکێ ناوی تۆمار نەکرایە بەڵگەنامەکان دێنی تەقدیمەکات تەسلیم بکەی، واتە بۆ چوار شتە. لەم فترەیە قەوارە سیاسەکان بوان هێتانە لە تۆماری دەنگدەران بدەن، ناوێکی تایە عەبدوڵڵا محەممەد ئەحمەد خەڵکی پارچەکانی تری کوردستانە ناسنامەی بە تەزویر بۆ دەرهێنراوە لەبەر بارگوزەرانی ناخۆشی داخلی فۆرمی خۆراک کراوە، بەڵام ئەو کاتە قەوارەی سیاسی ئەتوانێت بێت تانە لەم تۆمارە بدا بە هەبوونی ناوی کەسێک بە ناقانونی چۆنە سەرمێنێ پێدانی ناسنامە کێشەکە لێرەیە نووسراومان لەبەر دەستایە ئەگەر بەڕێبەرایەتی گشتی هەرێم کە تایبەتە بە پێدانی ڕەگەزنامە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان نییە، پێدانی جنسیە بە پێی قانون بە پێی دەستوری ئیتیحادی پێناسەی شارستانی پێداوە، پێناسەی باری شارستانی ناخوا. ئەو کاتە ئەم کاتە قەوارە سیاسەکان ئەتوانن بە دوواداچوون بکەن. فەرمانگەی باری شارستانی لێرە هەیە تاکی لە ناسنامەی ئەم کەسە بکەن ئایا ئەمە عراقیە یان عراقی، و ئەگەر حاڵەتێک لەو حاڵەتانە کرابێ ئەمە ئەکرێ لە محکەمە سکاڵا لەسەر تۆمار بکرێت. کاکسەمان بۆ لایەنی سیاسی دەوری خۆی چۆن هەڵستێ کاتێکە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە ئەزمومان هەبوو بە هێزی چەکدار هۆڵێکی کە هەموو سندوقەکانی دەنگدانی تایە لە پارێزگایەکی هەرێمی کوردستاندا هەموو نوێنەری سیاسیەکان دەکەنە دەرەوە بۆ ماوەی چەند کاتژمێرێک دوای ڕێگەدا دەربچنەوە ژوورەوە. ئەمانە لایەنی سیاسی بەرامبەر چی بکە لە کاتێکە بۆ هێزی چەکداری نییە، بەڵام لایەنی تر بە هێزی چەکدار دەیەوێت نەتایج یا دەستکاری سندوقەکانی دەنگدان بکات. ئێمە لەم کۆمیسیۆنە دوای بڵێن ئەمەی کە کراوە من باسی ئەوەی تۆ باسەکەی کۆمیسیۆنی عراق بۆ کۆمیسیۆنی هەرێمی کوردستان ئێمە لە ڕێکارەکانی خۆمان ینی دامانناوە پابند بین بەوەی نەتایجی ئینتیخابات لە وێزگە بیدەین بە قەوارە سیاسیەکان و بڕیاری ئەوماندایە سمارت سکانەر بینین لە خلالی چکە بۆ ئێمە بە پێی قانون ملزەمین لە ماوەی 72 ساعتە نەتایجی بەرایی ئەلانکەین. ئەگەر جیهازی زیرەک نێنێ من ئێستا پێتەڵم ناتوانم لە ماوەی 72 ساعتە نەتیجە ئەلانکەم. باشە لە هۆڵەکانە کە بکرێتەوە جاریش کە ئەژماردن بکرێتەوە من پێتەڵێم پێویست داعی ناکە من جارێکی دیکە لە هیچ قایەک و لە هیچ هۆڵێکە دووبارە دەنگدام هەژمار و جایکەمەوە بۆ نەتیجەی ئەساسی ئەوەیە کە لە وێزگەی دەنگدان ئاکرێ کە لە ناوەندی دەنگدان ئاکرێ. باشە تەنها لێ حاڵەت لەوانەیە بۆ دەنگدانی تایبەت لەم هۆڵانە بکرێ ئەگەر بڕیار یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە دەنگدانی تایبەت بمێنێ، بەڵام لە ڕۆژی هەڵبژار نابڕێەوە بچێ بۆ نمونە بەنی ژمارەیەکی کەم بیان ئەوانەی کە لە واجبن بە فعلی مەسەلەن لە شتێکی کەم تێنەپەڕێ ئەکرێ بۆ ئەوانە بکەین و ئێمە ئەنی خۆمان پابند دەکەین و ئەبێ حیزبە سیاسەکانیش کە کۆمیسیۆن پەیڕەوێک دەرەکا کە ڕێکارێک دەرەکا بڵاوی کاتەوە مەفروزە بێتانەی لێ بگرێ ئەگەر خەلەلێکی تیا دۆزیەوە حەق خۆیەتی چکە بۆ ئەو کاتە دادگایەک دروست ئەکرێت لە دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان لە سێ دادوەری تەرخانکراو بۆ ئەم بابەتانە سکاڵا بکەن بۆی کە ئەنجومەن بڕیارێکی غەڵەتی دابێ یان پەیڕەوێکی دابێ پێچەوانەی یاساکان بێ ئەتوانن ئەمانەمان پێ هەڵۆشێنەوە. گایزماکۆ زۆر سپاس بەوە دەرفەتە دیارە بە پێ بە دوواداچوونەکانی من ساختەکاری کراوە لە ڕابردوودا و ئەو ئامارانش داتایانش کە بڵاو بوونەتەوە نزیک بە 900,000 دەنگی ساختە هەیە کە دیارە ئەو لایەنانی کە دەیانەوێت ساختەکاری تیا بکەن واتە چۆن بڵێ تا گۆمەکە لێڵتر بێ ئەوان دەرفەتی ڕاوکردنی زیاتریان هەیە لە 900ەکەیە وەک باسەکرێ نزیک بە 20 بۆ 25 کورسی بۆوان مسەوگەرەواتە ئێوە وەکو لایەنەکان منافەسەی نزیک بە 75 کورسی دەکەن. ئێوە چیتان کردووە کۆی کە دیارە ژووری هەڵبژارنەکانتان هەیە بۆی کە ڕێگری لەم ساختەکاریانە بکەن و هەروەها هیوایەک بدەنە خەڵک چکەوە ئامارانی کە بڵاو بێتەوە تا حدێک خەڵکیان بێ هیوا کردووە. کاکە جەلال ئەو حاڵەتی کە ئێمە دروست بۆ لە ماوەی ڕابردووە تۆماری دەنگدەرانی وەکو بچووکننی گۆڕان لە ساڵی 2009 و 2013 چوار شتێ بینیمان هەبوو لەسەری بەڵام ێستا کە شتێک مای خۆشحاڵیە ئەویش ئەوەیە کە
هەموو هێزوو لایەنە سیاسیەکان بە یەکێتی و پارتیشەوە لەگەڵ کۆمیسیاران لەگەڵ لایەنەکانی تر ئۆپۆزیسیۆن هەمووی متتەفیقە لەسەر هاتوونتە سەر قسەکەی ئێمە کە جاران ئۆپۆزیسیۆنمان و تۆماری دەنگدەران پاک نیە و تۆمارێکی ناخاوێن و تۆمارێکی پیسە. ئێستا ئەوان شاتونتە سەر ڕاکەی ئێمە کە تۆمارێکی پیسە و خاوێن نیە. ئێستا کە شتێک مای خۆشحاڵیە جیاوازە جارەکانی ڕابردوو ئەوی شەوەی کۆمیسیارانی ئەندامانی کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەم جارە کاریان کردووە ڕێکاریان دەرکردووە ئەوان خۆیان ئەڵێن ئەم تۆمارە پیسە. جاران کۆمیسیۆن لە ماوەی ڕابردووە کۆمیسیۆنی عێراق بوو اعترافی بۆ ناگرێ ئەم تۆمارێکی طبیعیە، بەڵام ئێستا کۆمیسیۆن خۆی لە تۆمارەکە پیسەوە ئیشیشی لەسەر کراوە. زیاد لە 2 مانگەم کۆمیسیۆنی ئیشی لەسەرەکە. ئێمە چەند جارێک لە پەیوەندیەکانمانە لەگەڵ کۆمیسیۆنەوانە ئەوان دەڵێن نزیکەی 500,000 ناو دۆزراوەتەوە. ئەمە مهمە ئەم جارە ئیشی لەسەرکردنی. ئەمە من چەند جارێکیش لە بەرنامە تەلەڤیزیۆنەکان و لە کۆبوونەوەکان وتومانە مەرجمانم جارە پاکردنەوەی تۆماری دەنگدەرانەیە. هەڵبژاردن ئەنجام بدرێ و تۆمار پاک نەکرێتەوە هەڵبژاردن مانایکی نامێنێت. بۆیە من گەشتبینم لەبەرێم جارە کۆمیسیۆن هاتوۆتە سەرخەت. ئەم جارە کۆمیسیۆن خۆیان ئەڵێن چوونەتە ژێر باری ئەڵێن ئێمە تۆمارە پاکەکەینەوە. پاکردنەوەی ئەم تۆمارە یان سڕینەوەی ناوی مردوەکان، ناوی دووبارەکان، ناوی ئاوارەکان، ناوی ئەو هاوڵاتیانی زیاد کراون بۆ تۆماری دەنگدەران کە لە ماوەی ڕابردووە حقیقەتی خەریتی سیاسیان گۆڕیەوە. ئەم تۆمارە پاکرێتەوە خەریتی سیاسی لە هەرمی کوردستان گۆڕانکاری گەوری بەسەرە. ئێوە ژۆ زانیاریانتان هەیە کە باس لەوەکەن لایەنی سیاسی هەبووە لە ڕابردوودا ژووری عملیاتی هەبوو بۆ چۆنیەتی ساختەکردن؟ مشکاتمان کردووە لە ساختەکردن. ئێمە هەندێک جار موسساتە سەرپەرشارەکانی شتێکەڵی ساختەکردن بوون. شکاتمان لێکرد لە دادگا بەدەدا چوونمان بۆ کردووە. ئەنجامی هەبوو سکاڵایە؟ بەڵێ ئەنجامی هەبوو. لە ماوەی ڕابردووە ڕووداوی بۆ نمونە ئەلبیسەکە کاتێک داوامان کرد لیژنەی تحقیقات ئەو دەنگەکانی جەڕایە بۆ زۆربەی دەنگەکان گەڕایە بۆ شوێنی خۆی. هەندێک حاڵەتی ئەوەمان هەبوو کە لە بەغاوە لیژنەیەکی تحقیقی هات دەنگەکانی جەڕایە بۆ دەنگە ئەسلەکان. هەندێک جار ئێمە چوین لە دادگای تایبەتمەند بە ئینتیخابات لە ئەنجومەنی کۆمیسیاران شکاتمان کرد و بە داداچوونمان کرد. باوەڕتیایە گەرم ساختەکاریە نەکرێت دەسەڵەتی دەسەڵات لە هەرێمی کوردستان ناکرێت؟ ساختەکاری پێم وایە پشت بەخوا لە ساتەکانی کۆتایی نزیکە بینەوە و ئیشی بۆ ئۆکەین ئینشاڵڵا ئەگەر ساختەکاری نەبێ ئەم هێزانە دەمێکە کەوتون. ئەمانە ئیرادەی شەقامیان لەدەستداوە. ئەمانە 25 ساڵە دەسەڵاتێکی فاشیلی حکومڕانن. دەسەڵاتێکن پاش 25 ساڵ ناتوانن بەسیترین خزمەتگوزاری کە ئەو کارەبایە کە نەوتە سوتەمەنیە ناتوانن خزمەتگوزاری سەرەتایەکان ناتوانن موچە ناتوان نەمانم کە نەیانتوانی هێزی پێشمەرگەی خە نەیانتوانی سیاسەتی نەوتی دروستکەن نەیانتوانی لە کاتێکا کە خۆیان کاریان بۆ کرد بە ناوی ڕێفراندۆم و قەنەعەت بە یەک دەوڵەت بکەن پشتگیری ڕێفراندۆمەکان کە نەیانتوانی چەند کاتژمێرێک بەرگری لە 150 خاکی کوردستان کەن چۆڵان کرد. ئەمانە ئیرادی شەقامیان لەدەستداوە. ئەمانە لە قەراقی دۆڕانێکی گەوران. بۆیە ئەم جارە پشت بەخوا ئەو کاری کە ماوەی ڕابردوو کاریان لەسەرە کرد تەزویرە ئەوشانە چنگ دەرێنین. قەنەعەتم وایە کەوتنی ئەم مۆدیلە لە حکومڕانی یان کۆتایی پێێنان و هاتنە پێشەوەی هێزی نوێ و دەسەڵاتی نوێ و مۆدیلی نوێی حکومڕانی لە هەرێمی کوردستان لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە ئەگەریشی نزیکە لە کوردستانە. کاژین زۆر سپاس بۆ دەرفەتی کە بەمەت بەخشی ئێوەکو دەستگای یان ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی باوەڕتان بەو ڕێژە ساختەکاری هەیە کە لە ئێستادا هەندێک ڕێکخراو یان ناوەندی هەڵبژاردننی حیزبەکان بڵاوی دەکەنەوە کە نزیک بە 900,000 دەنگی ساختەیە؟ ژمارەکە لای ئێمە ڕەنگە ڕقەمێک بێ لای دەستگایەکتر ڕقەمێک بێ لای دەستگایەکتر شتێ زیاتر شتێکەمتر بێ. قسە لەسەر ژمارەکە نییە. ئەوەی کە پەیوەندی بە ژمارەوە هەیە وەکو ڕقەمی کۆتایی دوجار ئەو کۆمیسیۆنی کوردستانە کە مکەلەفە ئەو تۆمارە پاکاتەوە بە هاوکاری دام و دەستگا پەیوەنددارەکانی حکوومەت و وەزارەتەکان ئەو دەتوانێت ڕقەمی نهایی ئەلانکە کە چەند ناوی سڕیوەتەوە. چونکە بەڕاستی ئێمە بە ڕقەمی تەقریبی دەزانین چەند هەیە. یعنی ئێمە دەتوانین زۆر بە قەنەعەتەوە بڵێن سەر و 500 بۆ 600,000 دەنگە یان ناوی نایاساییە کە هەیە لە تۆماری دەنگدەرانە. بەڵام ڕقەمی کۆتایی ئەوان لە نەتیجەی وەرگرتنی داتاکەن لە فەرمانگەکانی حکوومەت دەتوانن ئیعلانی کەن کە ئەم ناوانە چەندی نایاسایی بووە و چەندی ماوەتەوە بە یاسایی. کێشەکە لەوایانی ڕقەمەکە چەندە. کێشەکە ئەوەیە ئێمە ئایا ئیشەکەین بۆ پاکردنەوەی ئەم تۆمارە یا دەسەڵات ئامادەیە ملبا بۆ ئەوەی کە ئەم تۆمارە پاک بکاتەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگانە. بامنەوە بکەم پرسیار. قسەکەی ئێمە لەسەر ئەوەیە. بامنەوە بکەم پرسیار. ئێوە هەوڵ دەدەن بۆی پاک بکرێتەوە؟
نەک هەوڵمان داوە یعنی مەرجی ئێمە و داوای ئێمە بۆ ئەوەی کە ڕۆژی ئینتیخاباتی هەرێمی کوردستان دیاری بکرێ دوو شتە یەکەم ئەوەیە تۆمارەکە پاک بکرێتەوە و هەنگاوە عملیەکانی گیرابێت نەبەر بۆ پاکردنەوەی دووەمیش دابینکردنی ئەو جیهاز و ئامێر و کەلوپەلانەیە کەوا دەکەن دەنگدانێکی پاک و بێگەر ئەنجام بدرێ وەکو سمارتسکان وەکو کۆمەڵی مەسائیلی تر کەوا دەکەن تۆ ئیشی یەدەوی ئیشی دەستی لە بژاردن لە جیاکردنەوەی دەنگەکان لە نەقلی سندوق کەم بکەیتەوە. زۆر باشە ئەی پێت وایە دەسەڵات ئامادەیە لەوەی کە ئەو تۆمارە پاک بکاتەوە؟ تا ئێستا ئێمە هیچ ئیرادەیەکی جددی لە لایەنەکانی دەسەڵات بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان نابینین بۆ ئەوەی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکرێت. هەڵبژاردننی پاک و بێگەر بە تەنها لەلایەنی پاکردنەوەی تۆماری دەنگدەران نا هەموو لایەنەکانی تری چکە تەزویرکردن لە پرۆسەی هەڵبژاردنە دابشە بێ بۆ سێ قۆناغ قۆناغی پێش هەڵبژاردن ماوەی پێش هەڵبژاردن قۆناغی ڕۆژی دەنگدان و قۆناغی دوای دەنگدان ئێمە بینیمانە لە هەڵبژاردنەکانی پێشوە لەسەر هەموو ئاستەکان تەزویر هەبووە لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە هیچ ئیرادەیەکی جددی نبینین بە لایەنەکانی دەسەڵاتەوە بۆ پاکردنەوەی بۆ نمونە ئەم دەسەڵاتە ئامادەکاری نادا بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران باوەڕت وایە ئەگەر پاک بکرێتەوە یەکێتی و پارتی با بەڕوونی بڵێم لەو دەسەڵاتی ئێستا کە هەیەە دەمێننەوە بەر لەوەی کێ لە دەسەڵاتە دەمێنێتەوە یا نامێنێتەوە سەبارەت بە ئەو هەڵبژاردنەی بە پاک و بێگەردی ئەکرێ قەوارەی ڕاستەقینەی یا حەجمی ڕاستەقینەی قاوارەکانمان بۆ دەرەکەوێت ئەمە یەک دووەم نەخشەیەکی سیاسی ڕاستەقینە دروستە بێت لە هەرێمی کوردستانە ئەم نەخشە سیاسیە ئێمە زۆر پێویستمان پێیەتی لەسەر بەرمەبنایەکی ڕاست و دروست و یاسایی و ڕەوا دروست بێت ئەو کاتە ئەگەر ئێمە هەڵبژاردنمان بە شێوەیەکی یاسایی ستاندەر و پاک کرد ئیتر من ببمە زۆرینە تۆ بیتە زۆرینە من بە کەمینە یا تۆ دەسەڵات بگریدە دەست و من ئۆپۆزیسیۆن بم ئەو کاتە هەمومان لە چارەنووسی خۆمان دڵنیاین کێشەمان نییە کێ لە دەسەڵاتە بێ ئەمە خاڵی یەک خاڵی دووهەم ئەم دەسەڵاتی کە لە هەرێمی کوردستان 25-26 ساڵە فەرمان ناڕەوایی ئەکا یا ئەتوانین بڵێن خاوەنی حکمێکی دروست نەبوو لە هەرێمی کوردستانە ڕۆژ بە ڕۆژ سنگ و قورسایی لە ناو خەڵکا کەمەکە لە ناو هەرێما کەمەکە لەسەر ئاستی عراق کەمەکە لەسەر ئاستی کۆمەڵگەی هەرێمی و نێودەوڵەتی کەمەکە و دەسەڵاتێکە ڕەوایەتی لە دەستداوە تۆ بۆ نمونە ئێستا سیر کە سێ هێزیدار لە حکوومەت کشاونەتەوە ئەمە واکە پایەکانی لەق بێ بەڵام هەر تەسلیم نابن بەوەی کە حکوومەتێکی تازە دروستکەن لانی کەم حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی و کۆی ئێمە داوامان کرد بۆیە بەڕاستی ئەنجامدانی هەڵبژاردننی پاک و بێگەرد یەکەم شت پەلوپۆی ئەو دەسەڵاتە ئەکاوە پەلوپۆ نایاساییەکانی لێ دەکاتەوە و حەجمی حەقیقی خۆیان دەداتێ ئێمە دەزانین هێزی تر هەبوو ڕەفیقی ئەم هێزانی وەکو یەکێتی و پارت بووە لەسەر دەمی شاخ یا تەنانەت لە دوای ڕاپەڕینیش تا بەشێک لە ساڵانی نەوەتەکان بەڵام لەبەر ئەوەی لە دەسەڵاتان نەبوون سێرەکەی حەجمی حەقیقی خۆیان ئەوەیە تەنانەت ناتوان کورسی پەرلەمانیش بەدەست بێنن یا بۆ نمونە کەسرێک دەهێنن بە هەزار حەڵپەی دەچنە ئەوەی لە پەرلەمانە کورسیەکیان هەبێت یەکێتی و پارتیش ئەگەر بەم تەزویرات و بەم ساختەکاری و بەم هۆکارە نایاساییان نەبووە دەمێک بوو چوو بوونەوە ئەو دۆخەی کە ئەو هێزانەی تایە بەڵام ئەوی کە وای کردو ئەمانە بمێنەوە ئەو ساختەکاری تەزویراتەیە و لایەکی تریشەوە ئیستیغلالکردنی سامانی گشتی هەرێمی کوردستان بۆ بۆچی بۆ ئەوەی زیممەتی بەشێ لە خەڵکی پێ بکڕن بۆیە ئەگەر ئێمە بین هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکەین تۆمارەکانی بۆ پاکەینەوە و ئەو ئامێر و کەلوپەل و ڕێکار و ئەنزیمانەی بۆ بەرجەستە بکەین کەوا دەکەنم هەڵبژاردنێکی ستاندار بێ بە پێی معیارە دەولەکان بکرێ یەقینتان هەبێ ئەم دەسەڵاتە نامێنێتەوە لە دەستی دوو هێزا بۆ ماوەی یەک ڕۆژی تر چونکە بەڕاستی ئەمانە لەسەر بناغەیەکی بۆش لەسەر بناغەیەکی نایاسایی ڕاوەستاون هەموو ڕقمەکان ومان پێ دەڵێن بۆیە بەڕاستی ئێمە کە چامان لەوەی ئیسلاحێکی سیاسی حەقیقی فعلی لە هەرێمی کوردستان بکرێ و بەڕاستی دەسەڵات لە بناغەوە ڕاست بکرێتەوە پاکردنەوەی تۆماری دەنگدەران و هەڵبژاردنێکی پاک و بێگەرد ئەنجامدان بە یەکێک لە پایەسەرەکیەکانی ئەو ئیسلاحە دەزانین و ڕاستکردنەوەی ئەو بناغەلاری دەسەڵات دەزانین زۆر باشە ئێستا بەم ئەرقام و داتانی کە بڵاوە بێتەوە بۆ نمونە ئێوە وەکو دەستگای هەڵبژاردنەکانی کۆمەڵیستانی باوەڕتان وایە زیاتر لە 500-600 هزار دەنگە یەکێکتر باز لە 900 یەکێکتر باز لە زیاتر لە 600 وەمانە دەکا هەندێک بێهیوایی دەبەخشێتە هاوڵاتیان و هاوڵاتیش ئەوانەی کە بەتایبەتی بێهیوان یا خەریکە بێهیوان ڕوویان تێ بکە چاویان لەسەر هەندێک لایەنی سیاسیە دوور لە لایەن دەسەڵاتدارەکان ئێوە بەتایبەتی وەکو کۆمەڵی ئیسلامیکێک لەو لایەنانی خەڵک چاویان لەسەرتانە چۆن دەتانەوێت هیوا ببەخشنە خەڵک کە دەنگیان بە فیڕۆ ناڕوە و دەنگیان دەبێتە ئەو ئیسلاحی کە ئێستا خۆت باست کرد
وڵا ئەوە زۆر زۆر بەسیتە ئەو بێ هیواییە چەند هۆکارێکی هەیە یەکێ لە هۆکارەکان ئەو دۆخەیە ئەو قەیران و تەنگژانەیە کە لە هەرێمی کوردستان سەریان هەڵداوە تەجاوزی قەیرانی سیاسی کردووە بۆ ئەو قەیرانەی دارایی و خزمەتگوزاریانەی کە یەخەی تاک بە تاکی کۆمەڵگە ئەگرێ شتێکی زۆر زۆر تەبیعیە بە پێی ڕاپرسەکانی ژەوە دەرکەوتووە تاک لە هەرێمی کوردستان بەراورد بە عێراق و ناوچەکانی تر متمانەی بە پرۆسەی سیاسی لە کوردستان دابەزیوە ئەمە شتێکی زۆر زۆر تەبیعیە تاک ئەو بیرکردنەوەی هەبێ بە تایبەتی ئێستاش ئێمە هێشتا بەم زوانە دیار نییە کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کرێ یان نا خاڵی دووهەم شتێکی تر هەیە ئێمە من هەموو جارێگەمە وتووە ئێمە ئێستا لە ژینگەی هەڵبژاردنان ناژین پندێکی عەرەبی هەیە دەڵێ الحەشر مع الناس عید شتێکی زۆر زۆر تەبیعیە تۆ کە لە ژینگەیەکە ناژی خەڵک جارێ زۆر هەڵناکا لەگەڵ ئەو ژینگەیە یا لەگەڵ بابەتی ئینتیخاباتە بەس کە ئێمە داخڵی ژینگەی ئینتیخاباتە بین و بە فعلی دەسەکرێ بە ئیشکردن لەسەر هەموو ئاستەکانی وڵات هێزە سیاسەکان میدیاکان بۆچی بۆ چون بەرەو هەڵبژاردن بە تایبەتیش لە ساتەوەختی دەستپێکردنی هەڵمەتی بانگەشەیە خەڵک بە تەبیعی خۆی دەبێت بە کارکتەرێکی سەرەکی بۆچی بۆ چون بەرەو هەڵبژاردن و تێکەڵی ژینگەکە دەبێت ئێمە بۆ ئەم دوو ئاستە دوو شتەکەین یەکەمیان ئەویان کە نزیکە بینەوە لە خاڵی دۆمیان نزیکە بینەوە لە پرۆسی هەڵبژاردن بە تەبیعی خۆی نامێنێ چونکە یەکێک لە ئامانجەکانی ئینتیخاباتی لە ڕووی زانستیەوە زانایان دەڵێن بریتێ لە تەژنیدی سیاسی واتە پرۆسەی هەڵبژاردن تاک لە تاکێکی بێلایەنەوە دەکات بە جوندەیەکی سیاسی بۆ لایەنێک چونکە لەو کاتەیە خەڵکی بێلایەن نامێنێ هەمووی دەچێت دەنگەدا بۆ لایەنە یا بۆ لیستەی کە متمانەی پێێتی یا دەنگەدا لە ناو ئەو لیستەیە بۆ پاڵێوراوی کە خۆی بە پاڵێورای دڵخوازی خۆی دەزانێت بەڵام بۆ ئەمی دیکەیان کە وای کردو قەیرانە سیاسەکە وای کردووە ئێمە تاکێک ببینین لا موبالات بێ و چۆن لە بەدگومان بێ لە نتایجی انتخابات کۆمەڵێ شتمان بەڕاستی حازرە چ لەسەر ئاستی عملی بۆیان بکەینەوە چ لەسەر ئاستی خیتابیش ئێمە پێیان دەڵێن یەکەم ئێمە هیچ ڕێگەیەکمان نییە بۆ گۆڕانکاریکردن لە هەرێمی کوردستانە ئیلا لە ڕێ انتخاباتەوە نەبێ ئێمە نامانێت دۆخی هەرێم بێ بە دۆخی سووریا بۆیە انتخابات باشترین هۆکاری یاسایی و شەرعی و ڕەوایە بۆچی بۆ گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە خاڵی دووهەم ئەو گۆڕانکاری ئێمە چاوەڕێی دەکەین ئێستا بەرەبەرە معالیمەکانی دیارە بینەرانی عزیز ئەوەی بینیتان بەشێک بوو لە شێوازی بەڕێوەچوونی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو کە پڕ بووە لە ساختەکاری و تەزویرات بۆ هیوایی کە هەڵبژاردننی داهاتوی هەرێمی کوردستان هەڵبژاردنێکی پاک و بێگرد بێت و دەنگدەر بەرهەمی دەنگەکەی خۆی لەسەر دەسەڵات و لووتکەی دەسەڵات ببینێتەوە تا بەرنامەیەکی تر و بە دووارەچوونێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ